توانیمان ئەم قۆناغە زۆر بە سەرکەوتی تێپەڕێن. ئەمە جێگای دڵخۆشیە بۆ هەموو لایەکمان، جێگای سەربەرزی هەموو لایەکمانەوە، جێگای دەستخۆشی ئەوانەی کە ماندی بوونە کە وەکو سەربازی ون بوو لەو ئەرکە پیرۆزەدا بەشدار بوون و توانیان سەرکەوتوانە جێبەجێ بکەن. توانیمان ئەم قۆناغە زۆر بە سەرکەوتی تێپەڕێن. ئەمە جێگای دڵخۆشیە بۆ هەموو لایەکمان، جێگای سەربەرزی هەموو لایەکمانەوە، جێگای دەستخۆشی ئەوانەی کە ماندی بوونە کە وەکو سەربازی ون بوو لەو ئەرکە پیرۆزەدا بەشدار بوون و توانیان سەرکەوتوانە جێبەجێ بکەن. بەڵام قۆناغی دووەممان ئەوەیە کە بژێوی خەڵک ماوەی نزیکەی 40 ڕۆژ زیاترە خەڵک کەرنتی کرایە و دەستی هەڵگرتیە لە کاسبی و لە بژێوی ژانی خۆی و ئەو سەرمایەی کە هەیبوو لە ماڵەوە هەمووی بووە هۆی ئەوەی کەوا سەرفی بکاوە خەرجی بکاتێن. ئێستا هەموو هاتوونەتە خۆپشاندان و نەڕەزایی، بۆیە ئێمەش لێرەدا پشتگیری داواکاریەکان دەکەین و پشتگیری خۆپشاندانەکانیان دەکەین و پێمان وایە مافێکی ڕەوای خۆیتیان ئومێد دەکەین لە بەرپرسانی ژووری بەرەنگاربوونەوەی پەتای کۆرۆنا لە هەولێر زۆر بە جددی بڕوان لە داواکاریەکانی خەڵکی شاری هەولێر و زۆر بە جددی کاری لەسەر بکەن و پەلەی تێدا بکەن بۆی کەوا ڕێنمایی پێویست دەرکەن و دەرگا بکەنەوە و ئەم قەدەغەیە تۆزێ خاو بکرێتەوە بۆی خەڵک وردە وردە بکەوتە کاسبی و بکەوتە ئەوەی کەوا ژانی خۆی ڕێک بخێتەوە دەست بە کاسبی بکاتێن بۆ ئەوەی یەکجاری نەبێتە داڕمانی ئابووری شاری هەولێر.